بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خەم و خەفەت کە هەموو سوچێکی ئەم دنیای گرتووەتەوە و هەموو ئینسانێکیش بەشی خۆی لەو خەم و خەفەتەی هەیە. هەندێک لە ئینسانەکان بەڕێژەیەکی زۆر و هەندێکیان بەڕێژەیەکی کەم بەپێی پەیوەستبوونیان بە دنیا و بە چواردەوریانەوە خەم و خەفەتەکانیان ڕێژەکەی گۆڕانکاری بەسەرایە. طبعاً مادام ئێمە لە دنیای ئاژین ئەبێ خەم و خەفەتیشمان هەبێت. ئەوە حەقیقەتێکە، ئەبێ هەموو ئینسانێک دانی پیا بنێ، چکە بەڕاستی دنیا داری ئیبتیلاءە. رسول الله صلى الله عليه وسلم بدار الابتلاء ناوی بردووە. جێگای تاقیکردنەوەیە. تاقیکردنەوەکانیش الله سبحانه وتعالى لقرآن ئاماژە پێداوە: ولنبلونكم بشيء من الجوع والخوف ونقص من الأموال والأنفس والثمرات. تاقیتانەکەینەوە بە نوقسانی ئەلەم بابەتانەیە کە باسیەکە. خوف، جوع، کەمبوونەوەی ماڵ و سەرەت و سامان، کەمبوونەوەی بەرووبووم و دەستکەوت و لە دەستدانی ئازیزان، ئەوانیش نوقسانیان تێکەوە. مادام دنیا داری ئیبتیلاءە، جێگای تاقیکردنەوەیە، خەم و خەفەتیش لە دنیاە هەر ئەبێ. بۆیە وانەزانی تۆ ئەبێ لەم دنیاە بەبێ خەم و خەفەت دەربچی ئللا ئەتبێ. بەڵام بزانە ئایا ئەو شتەی خەم و خەفەتەکەت هەیە بۆی شایستەیەتی خەم و خەفەتت هەبێ بۆی یاخود شایستەی نییە. طبعاً زۆر کەس خۆی بە هیلاک ئەبا بە خەم خواردن بە شتێکەوە کە شایستەی هەوە نییە بە هیچ شێوەیە خەمی بخۆی و خەفەتی لێ بخۆی. زۆر کەسیش هەیە تەنها بۆ ئەو شتەی شایستەیە خەم و خەفەت ئەخوا، بۆیە خەم و خەفەتەکەی بۆیە بێتە عیبادەت و ئەجر، ئەوی تریش بۆیە بێتە مەعسیەت و ویزر. الله سبحانه وتعالى بآدم فرمه: فلا يخرجنكما من الجنة فتشقى. فرمي آدم وريابة لبهشت بخو بخوره شيطان لو بهشت درنك بو دنيا كلا دنيا توشي تشيبي توشي شقاوة بي. ويا دنيا دار البلاء دار الشقائش، يعني ليرة آزار دري أبي برقة بقري أبي بهيز بي، وليرة ناراحة تكري. وهيج كسيكي جنية لو خم وخفت رزقاري به تنانتي بيغمبران. بله رسول الله صلى الله عليه وسلم خم وخفتي هبوه: فلا تحزن عليهم قد نعلم إنه لا يحزنك الذي يقول فلعلك باخع نفسك. خافت مخو لسر أوي كبيت أو تري، لسر أوي كبيت أكري، لسر أوي كبيت ناكري، لهداية داني مشرك وكافر كان لقسونا راحت يعني كانيان ولا كردار قيزونا كانيان بلا مرت. ونك رسول الله صلى الله عليه وسلم تواوی پێغەمبەران لە خەم و خەفەتان ژیاون. تەماشای هەرێک یەک لە پێغەمبەرانەکەی چیرۆکی ژیانی پڕە لە ناڕەحەتی و ئێش و ئازار. تەماشای نوح بکە عەلەیه السەلام، تووشی خەفەت بوو بەهۆی منداڵیەوە، منداڵەکەی ئیمانی نەهێنا. تەماشای ئادەم بکە عەلەیه السەلام، تووشی خەفەت بوو بەهۆی کوڕێکیەوە کە کوڕێکی تریانی کوشت. تەماشای ئیبراهیم بکە عەلەیه السەلام، تووشی خەفەت بوو بەهۆی بەجێهێشتنی منداڵ و هاوسەرەکەی لە جێگایەکە کە هیچ بەرووبووم و هیچ ئاو و نانێکی لێ نەبوو، هیچ ئاوەدانێکی لێ نەبوو. لەوە وەرە تا رسول الله صلى الله عليه وسلم نایان بینی بێخەم و خەفەت بوو بن، بۆیە بە تەمانەبی تۆش بێخەم و خەفەت بی. حتى الله سبحانه وتعالى كباسي شهيد كانك دوای شەهید بوونیانە فەرمێ:
لا خوف عليهم ولا هم يحزنون. يعني لو بيش تاكاتي شهيد بنيان خم وخفت يعني هر هبوة. تماشای صدیقەکان کە ئەوانیش لە خەم و خەفەت بێبەش نەبوون. تەماشاکەی مەریەم ڕەحمەتی ئەڵڵای لێبێ دایکی عیسا فناداها من تحتها ألا تحزني حزنی هەبوو. سەرگی دایکی موسى عليه السلام ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك ئەویش خەفەتی هەبوو. بۆیە بەڕاستی هیچ ئینسانێک نییە کە هاتووەتە سەر زەوی بێخەم و بێخەفەت بێ. هەمووی خەم و خەفەتیە. بەڵام ئایا خەم و خەفەتەکەت بۆ چییە؟ بۆ شتێکە شایستەیەتی یاخودنە؟ تەماشا بکە هەر دەروازەیەک لە دەروازەکانی دنیا کە خۆش حاڵی و کە خۆش بەختی لێ دێتە ژوورەوە بۆ تۆ هەمان دەروازە خەم و خەفەتیشی لێوە دێتە ژوورەوە. تەماشای دەروازەی ماڵ و سەروەت و سامانەکەت کە هەم هۆکارە بۆ خۆشحاڵبوونت هەم هۆکارە بۆ خەمباربوونیشت. تەماشای هاوسەرەکەت کە هەم هۆکارە بۆ خۆشحاڵبوونت هەم هۆکارە بۆ خەمباربوونیشت. تەماشای منداڵەکانت کە هۆکارە بۆ خۆشحاڵبوونت هۆکارە بۆ خەمباربوونیشت. تەماشای ئیش و کارەکەت کە تەماشای دەوام و دائیرەکەت کە هەمووی هۆکارە بۆ خۆشحاڵبوون و هۆکاریشە بۆ خەمباربوونت. بۆیە هیچ دەروازەیەک نییە لە دەروازەکانی خۆشیش ئیلا خەمی لەگەڵایە و هیچ دەروازەیەکیش نییە لە دەروازەکانی خەم ئیلا خۆشی لەگەڵایە، ئیلا خۆشحاڵی لەگەڵایە، خۆشبەختی لەگەڵایە. بەڵام ئەوە تۆی کە لە زۆربەی کاتا لە ناو خۆشیەکانای بە یەک خەم پشتە ئەشکێ و ئەزانی تر خۆشی تەواو ڕۆشت و نەما و نایەتەوە. لە کاتێکە ئەم خەمەی ئەمڕۆ تووشت ئەبێ هەر ئەوە نییە کە بەیانی هات. و ئەگەر بێت و تۆ لەو خەمەی ئەمڕۆ واز بهێنی بەیانی کە ڕۆژت کردەوە لە بەیانیە بژیت خۆشحاڵیەکانی ئەو ڕۆژە نوێت بەدەزێنیتەوە. تۆ چیت دیوە لە خەم هێشتا گەورەترین خەم کە ڕوت تێکە ماوە بەسەر تا بێ کەویش بریتیە لەو ڕۆژەی لەسەر دارێک لەسەر تەختەیەک کۆمەڵە ئینسان هەڵت ئەگرن بەرەو چاڵێک کە ئازیزترین کەست خۆڵ بەسەر تا ئەکا یاخود بە دیاریەوە 2 مەتر خۆڵ بەسەر تا ئەکرێ. ئەویش زۆر ئاساییە بەلایەوە. ئەوە ئەو ڕۆژەیە کە پێویستە تۆ خەمی بخۆی، چونکە بەڕاستی ئەوە یەکەم دانە مەنزڵی قیامەتە وەکو ڕەسوڵ الله فەرمێ صلی الله عليه وسلم. ئەگەر لەوێ ڕزگارت ببێ ما بعده ئەیسەر، ئیتر دوو ئەو خۆشگوزەرانیە خۆشحاڵیە. ئەگەر لەوێ ڕزگارە نەبێ ما بعده ئەشەد وأصعب، ئەگەر لەوێ ڕزگارە نەبێ دوو ئەو تۆندە قورسترە لەسەرت، ناڕەحەتیەکانی زیاترە. بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئاگادار بی کە تۆ بزانی خەم بۆچی بخۆی. خەم بۆ شتێک بخۆ کە ئەگەر بێت و لە دەستی بەی قیامەتت تیاچێ و ئەگەر بێت و بە دەستیشی بهێنی قیامەتت تیانەچێ. خەمەکانت هەمووی بکە بە یەک خەم، خەمی قیامەت. الله سبحانه وتعالى خەمەکانی دنیات لە بیرە باتەوە. رسول الله صلى الله عليه وسلم فرمي من جعل الهموم هما واحدا هم آخرته كافاه الله هم دنيا. هر کەسێ فەرمێ هەموو خەمەکانی بکا بە یەک و بیکاتە خەمی قیامەتی، الله سبحانه وتعالى خەمەکانی دنیای لە کۆڵەخە. بۆیە بزانە خەم بۆ چی خۆی. والحمد لله رب العالمين.